سڵاوتان لەبێت بینەرانی وێزگە نیوز بەرنامەی ئەمڕۆی مایک لەسەر بە وەفابوونە ئەمڕۆ لە هاوڵاتیان ئەپرسین ئایا بێوەفا بوویت بەرامبەر کەسێک یاخود بێوەفاییان کردبێت بەرامبەرت بینەرمان بن. چیت هەیە لەسەر وشەی وەفا و لەگەڵ ئەوە شابا بزانین ئایا بێوەفا بوویت بەرامبەر کەسێک یاخود کەسێک بێوەفایی کردبێ بەرامبەرت؟ بەڵێ زۆر کەس وەفادار بوون بەرامبەری بەڵام ئەوان بازەکان بە خراپەیە ئەیوانێ من زۆر جار برادرم لە نیز زا کردووە بەڵام ئەو هەڵوێستەی نەبوو وەکو بەرەم موقیفی من بە هیچ جۆرە ئامادە نیم یارمەتیان بەم تەمەنیت ئینسانی کەڕەتا دوو سێ کەڕەت ئەتوانیت سەری وە کەس ئینسانەکە بێوەفا بێ تۆ بە هیچی ئامادە نیت کە من ئامادەم خۆم بۆ تۆ لەناو بەرم خۆم بم بە وەکوش تۆ وەفاو نەبێ من جایت ئامادەییم ئەو ئامادەیە پیشانی نەیەم. والله خۆم بەنسبەت شخصی خۆمەوە ئەلحەمدوللیلا خۆم چونکە لە ژیانمە ئەنی بڕوام بە خۆم هەیە و سیقەم بە خۆم هەیە سیقەم بە چواردەورەکەشم هەیە هەتا ئێستا هیچ کەسێ نەبێوەفایی کردو بەرامبەرم خۆشم بە هەمان شێوە بەرامبەر بە هیچ کەسێ ئیشەڵا ئەو شتە ناکەم. بابزانیت چیت هەیە لەسەر وشەی وەفا؟ والله بەنسبەت ئەوەوە هیوادارم یعنی هەموو ئینسانێک لە ئاستی خۆیەوانی وەفای تیابێت چونکە بەڕاستی وەفا شتێکی جوانە لە ئینسانە کەسایەتی و شخصیەتی ئینسان دەرەخات بەرزی ئینسان دەرەخا بە جدی وەفا زۆر یعنی لای من شتێکی ئەو نەگەورەیە پێناسەی نییە. واللهی قەی ناکەستا ئەوە هەیە مەسەن تۆ یەکی بێوەفایەکە بەرامبەری تۆ باشە بیتەوە لەگەڵدا بەس با احتیباری ئەو کەسە بڵێ مقابلەکە وەڵێ ئەمە یان دوو لە ڕوۆیان ئەڵێ گوێ لە یان ئەڵێ گێژەیان شتێکی بۆ دروستەکە لەم بابەتە ئیتر مەجبوری تۆش وەک ئەو بیتەوە ئەنی ئەوە نیشتمەی ماوە. سەگیان ئەمەوێت بپرسم ئایا بێوەفا بوویت بەرامبەر کەسێک بێوەفاییان کردووە بەرامبەرت و بە شێوەیەکی گشتی چیت هەیە لەسەر بێوەفایی؟ من قەناعەتم وایە وەفا یعنی شتێکی زۆر گرنگە لە ژیانە ئەگەر وەفا نەمێنێ ژیان هەمووی تێکەچێ بەڕاستی ئێمە زۆر پێویستە بە وەفا بین بەرامبەر بە هەر چاکەیە کە بەرامبەرمانەکرێ بە وەفا بین بەرامبەر بەخوا کە ئەم هەموو نیعمەتەی پێبەخشیوین کە لەم ژیانە ئێمە لاشەمان ساغە ئێمە لەگەڵ دۆستان و خۆشەویستانمان ئەژین بە ئەمن و ئەمان ئێمە لەخوا بەزار بێ لە وەزعێکین برسیمان نییە و ئەلحەمدوللا وەزعمان باشە بێ بە وەفا بین ئینسان حەقی خوا بدە هەروەها بە وەفا بین بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئێمەی فێری ئەخلاقی جوان و ڕۆشی جوان کردووە بە وەفا بین بەرامبەر بە باوک و دایکمان هەروەها بە وەفا بوون بەرامبەر بە ژن بەرامبەر بە خێزانت کە هەموو عمری لەبەر خاتری تۆ جاری وا هەیە سەرفەکە لەبەر خاتری پەروەردەکردنی ماڵ و مناڵی تۆ ئەبێ بە وەفابی نابێت لەبەر خاتری شتێکی بچووک هەموو ئەوە تێک بدەیت. من خۆم بۆ خۆم لە ژیانی خۆمە بێوەفاییم بینیوە بە تایبەت لە تەلەبەوە لەو کەسانەوە کە حەزێتە زۆرم خواردووە پەروەردەیانم کردووە تەمەنێکی زۆری ژیانم بۆیان سەرف کردووە سەیرەکەی بێوەفا دەرەچن ئەسڵەن دوای ئەوە شتێکی تر ئەبینن بۆ چوونێکی تریان بۆ دروستە بێ ئەسڵەن حەساب بۆ تۆ هەر ناکەن زۆرم بینیوە باوەڕ کە لەوانەیە بڵێم 100 کەس زیاتر لە کچ و کوڕم بینیوە لە تەلەبە زۆر بێوەفا بوون بەرامبەر بە من ئیسا من خەڵکەیە دێتە لام ژنەکەی تەلاق داوە لە حاڵەتێکی ئاساییشە زۆر قورس نەبووە ژنەکەی تەلاق داوە پاش تەمەنێکی زۆر لە چاکەی ئەو ژنە بەرامبەری یعنی تەلاقی داوە ژن لە 50 ساڵەدا ئەوە چی بکات یعنی ژن لەو تەمەنەگەر پیاو دەسی لێ بەر بدا و ئەگەر دوورکەوێت تۆ لە ماڵ دەربکرێ یعنی ئەبێت چی حاڵێکی ببێ بۆیە بێوەفایی من وە ئەزانم دەردێکی زۆر کوشندەیە بەڕاستی. لە کۆتاییدا ئەڵێن وەفا زەمن ئەیسەلمێنێت نەک زمان تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.